مزگەوتەشە لەوەتەی من لێرە مەمە 10 ساڵە لە مزگەوتەکانی کەش کە لێی بووم بڕۆ هەمووی پرسیار بکە یەک مناڵ بێنە من پەلیم گرت بێ و لە مزگەوتەکەت بێتمە دەرەوە تو بێتم مێرەوە کە مناڵی تایە پەرداخە ئاوی گرتووەتە خۆم یایەتی بە پشتە ملوە ئەشزانم کامێ هەر لە ناو مزگەوتیشە شتی وام نەکردووە بە هیچ شێوە لەو تاریشە هەمە ئەڵێم مناڵ بێنن بۆ مزگەوت بەس با لەگەڵ خۆتان بێ و وەکە ئەشیهێنن تێیگەێنن مزگەوت چییە باوا نەزانێ مزگەوت جادەیە واجب نییە لەسەر تۆ وەکو باوکێک و وەکو دایکێک مناڵەکەت فێر بکەی کە جیاوازی نێوان جادە و مزگەوت بکە ئەمە نابێ فێریکەی تربێت نییە لە دین نییە بە فێریکی ئەنجا خەڵکێک یەکی بە منە فرۆشێتەوە وەڵا مناڵ هەبووە وای کردووە لە مزگەوتە ئەو مزگەوتی مەدینە وای تایە مزگەوتی مەککە وای تایە ئێمە کێشەمان نییە خۆ نەمەم دۆبانەیە ئەوە مەفرۆشەرەوە بە من ئەوە من خۆمم پێم ناخۆشە کە خەڵک مناڵەکەی چێ بۆ دەورات وە چێ بۆ لە هولەعی بووە چێ بۆ مۆسیقا و گۆرانی و زمانوانە نایە بۆ مزگەوت نایە بۆ قورئان و هەموو ساڵێک تا دەورەیە گەکەینەوە و مناڵی ئەم گەڕەکە کۆکەینەوە جزئی عەمەی پێ بڵێن لەگەڵ تەبارەکان ئەوانەی کە دەورەکان لەگەڵ مناڵێنەوە ئاگادارن چی بە منەکرێ بڕۆ بۆ ئەم جێگا بڕۆ بۆ ئەوێ ئیجازە لەو وەرگرە بڕۆ کتاب بۆ ئەو بەرە کتاب بۆ ئەو بێنە 4-5 ڕۆژ مەشغوڵیە بم دوایش بەردەوام مڕاقەبەم لەسەرە ئەنجا لەبەر مناڵی تۆیە منەوە بە خۆمەکەم هێشتا تۆ من تاوانبارەکەی بۆی من بۆ مناڵەکەت خراپم دەیەکە بینینەوە لە قیامەت یا تۆ من تاوانبارەکەی بۆ بەوەی کە بۆ مناڵی خەڵک خراپم یەکە بینینەوە فەلا مەکە بوختانی خۆت بکە درۆی خۆت بکە سوکایەتی خۆت بکە چاواشەکاری خۆت بکە حەقکە بە بەتاڵ لە خەڵک و بەتاڵکە بە حەق لە خەڵک وەکو یەهود کاری کرد یەکە بینینەوە لە قیامەت